کورد هێزی زەمینیمانە پێشمەرگە وەک پڵنگ ڕوبەڕووی داعش دەبنەوە. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ئەم قسانە چەندین جار لە زمانی بەرپرسان و سیاسیەکانی وڵاتانی ڕۆژ ئاوا و بەتایبەتیش ئەمریکاوە بیسراون. ڕۆژی چوارشەمەی ڕابردوو لیژنەی کاروباری دەرەوەی کۆنگرێسی ئەمریکا پرۆژە بڕیارێکی پەسەند کرد کە بەپێی پرۆژەکە سەرۆکی ئەمریکا بۆی هەیە بۆ ماوەی 3 ساڵ و بەبێ گەڕانەوە بۆ بەغدا پێشمەرگە پڕچەک بکات. ئێد ڕۆیس سەرۆکی لیژنەی کاروباری دەرەوەی کۆنگرێسی ئەمریکا لەو بارەیەوە ڕێگەیاند پێشمەرگە هاوپەیمانێکی زۆر کاریگەری ئەمریکایە و هێشتا ئەوان لە بەرەکانی پێشەوەی جەنگدان بەبێ ئەوەی چەکی باش و پێشکەوتویان پێبێت. ڕاشی گەیاند پێشمەرگە لە سەرەتادا بەهۆی ترس لە داعشەوە پاشەکشەیان نەکردووە، بەڵکو بەهۆی نەبوونی چەکی پێشکەوتووەوە بووە. ئەوان هێشتا بە چەکی سەردەمی جەنگی جیهانی دووەم و سەردەمی سەدام حسێنەوە شەڕی داعش دەکەن. لە ئەمریکا مشتومڕێکی زۆر هەیە لەسەر پرسی پڕچەکردنی ڕاستەوخۆی پێشمەرگە. ئیدارەی ئۆباما تا ئێستاش سوورە لەسەرەوەی دەبێت پڕچەکردنی پێشمەرگە بە ڕەزامەندی بەغدا ئەنجام بدرێت. هەفتەی ڕابردوو ئاشتۆن کارتەر وەزیری بەرگری ئەمریکا لەو بارەیەوە ڕایگەیاند ڕەوانەکردنی چەک و پێویستیە سەربازیەکان بە ڕەزامەندی بەغدا دەکرێت، بەڵام دواناکەوێت. وتیشی ئەمریکا و 12 وڵاتی دیکە چەک و پێویستی سەربازیان بۆ پێشمەرگە دابین کردووە. پێشتریش لە مانگی حوزەیراندا لە کۆنگرێسی ئەمریکا هەوڵێک هەبوو بۆ ئەوەی لە چوارچێوەی پرۆژە یاسای بودجەی 2016 ئەمریکادا ڕاستەوخۆ پێشمەرگە پڕچەک بکرێت، بەڵام سەرڕای پەسەندکردنی بڕیارەکە لەلایەن کۆنگرێسەوە دوجار ڕۆژی 16 حوزەیران ئەنجومەنی پیران بڕیارەکەی ڕەت کردەوە. لەو کاتەدا بۆ ئەوەی ئەنجومەنی پیران بڕیارەکە تێنەپەڕێنێت، هەریەکە لە جۆن کێری وەزیری دەرەوە و ئاشتۆن کارتەر وەزیری بەرگری لە دوو نامەدا بۆ ئەندامانی ئەنجومەنی پیران داوای ڕەتکردنەوەی بڕیارەکەیان کردبوو. بۆ پێی کاردانەوەی خراپی لێ دەکەوێتەوە و زیان بە بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراق دەگەیەنێت. تەنانەت جۆن کێری لە نامەکەیدا بۆ ڕازیکردنی سیناتۆرەکان ئاماژەی بەوتەیەکی مەسعود بارزانی کردبوو کە بە بەرپرسانی ئەمریکای وتبوو گرنگ ئەوەیە پێشمەرگە پڕچەک بکرێت، ڕاستەوخۆ بێت یان ناڕاستەوخۆ. حکوومەتی عێراق و لایەنە شیعەکان بە توندی دژی پڕچەکردنی ڕاستەوخۆی پێشمەرگەن و بە پێشێلکردنی سەروەری عێراقی دەزانن. تەنانەت لە ڕابردوودا موقتەدا سەدر و ژمارەیەک لە سەرکردەکانی حەشدی شەعبی هەڕەشەی ئەوان کردبوو کە لاگەری پەسەندکردنی بڕیاری پڕچەکردنی ڕاستەوخۆی پێشمەرگەدا باڵێۆزخانە و بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عێراق دەکەنە ئامانج. لە ئێستاژە بۆ ئەوەی پرۆژە بڕیارەکەی لیژنەی کاروباری دەرەوەی کۆنگرێس ببێتە یاسا، پێویستە سەرەتا لە ئەنجومەنی نوێنەران پەسەند بکرێت و دواتر ئەنجومەنی پیرانیش پەسەندی بکات کە ئەوەش بەڕای بەشێک لە چاودێران هێشتا لەم قۆناغەدا کارێکی ئەستەمە ئەنجومەنی پیران ئەو بڕیارە پەسەند بکات. بەو پێی ئیدارەی ئەمریکا تا ئێستاش پێی وایە پرۆسەی پڕچەکردنی پێشمەرگە بە ڕەزامەندی بەغدا بەبێ کێشە بەڕێوە دەچێت. پێدەچێت ئەمریکا و ڕۆژئاوا لەم قۆناغەشدا ئامادە نەبن بێ ڕەزامەندی حکوومەتی عێراق هێزە زەمینیەکان لە عێراق پڕچەک بکەن. عێراقێک کە ڕۆژئاواییەکان و بەتایبەتیش بەرپرسانی ئەمریکا زۆر جار ڕەخنە لە ناکارایی سوپاکەی دەگرن لە شەڕی داعشدا.